سەرۆک ترامپ دەڵێ ڕێکەوتن لەگەڵ کۆماری ئیسلامی پێدەچێ ئەمڕۆ یەکلایی بکرێتەوە. دوازدە خالên bernivîsa qanûna çarçoveyî li Perlemana Tirkiye hatin eşkerekirin. ئۆپراسیۆنی ئێران لە دەرەوەی سنوورەکانی دژی حزبە کوردیەکان بەردەوامە. Netewênek bûyî dibêje ji 19 Adarê ve herî kêm 56 kes li Îranê bi tawanên girêdayî ewlekariya niştîmanî hatine bidarvekirin. سڵاو ئەو کاتە و هەموو کاتێکتان باش. ئەمڕۆ چوارشەمە 14 گەلاوێژی 2726 کوردی من بەفراوی نووری لەگەڵ هاوکارم سیروان خچۆ بەرنامەی ئەمڕۆتان پێشکەش دەکەین. جالیە من vijî ez bixêr hatinawa dikim ji bilî nûçe û agahiyên herî dawî ji Amerîka û Kurdistan û Rojhilata Navîn me her wiha çend hevpeyvînên girêdayî mijarên girîng yên rojevê hene em bihêvîne ku heta dawiyê hûn bimara bimînin. بەرپرسانی ئەمریکا دەڵێن ڕێکەوتنێک لەگەڵ ئێران لەسەر بابەتی تەنگەی هۆرمۆز نزیکە لەوەی بێتە ئاراوە و پێدەچێت بەزووی ڕابگەێنرێت. دەڵێن بەڵام هێشتا ڕێکەوتنەکە یەکلایی نەبووەتەوە. ئەم پێشکەوتنی دیپلۆماسیە لە کاتێکدایەکە هیواکان بۆ کەمکردنەوەی ئاڵۆزیەکان و گەڕانەوەی ئاسایی هاتوچۆی دەریایی لە ناوچەکە زیادی کردووە. هاوکارم ئارش ساڵح لەم راپۆرتەدا زانیاری زیاترتان دەداتێ. دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا دەڵێت ڕێککەوتنێک بۆ چارەسەرکردنی کێشەکانی نێوان واشنگتن و تاران لە نزیک بوونەوەدایە و ئەگەری ڕاگەیاندنی لە هەر کاتێکدا هەیە. ترامپ ئاماژەی کرد کە گفتوگۆکان لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا پێشکەوتنیان بخۆوە بینیوە و ئەگەر ئەم هەوڵانە بە سەرکەوتووی بگەن دەکرێت خۆناغێکی نوێ لە پەیوەندیەکانی دوو وڵات دەست پێ بکات. ئێران هەرگیز نابێتە خاوەنی چەکی ئەتۆم. ئێستاش ناتوانن بەڵام بڕیارە فەرمی بێت. تەنگەکە بەم زوانە دەکرێتەوە یان زۆر بەتوندی لیان دەدرێت و دواتر گەروەکە دەکرێتەوە. خەریک بووین گەورەترین هێرش لە دوای جەنگی جیهانی دووەمەوە بکەین. تەلەفۆنیان بۆ کردم و زۆر بە ئەدەبەوە وتیان تکایە دەتوانین قسە بکەین وتم بەڵێ با قسە بکەین. ئەم قسەی سەرۆکی ئەمریکا دوای ئەوە هات کە ڕۆژی سێشەممە وەزیری دەرەوەی ئەمریکا مارکۆ ڕوبیۆ هەمان ئاماژەی کردووتی لە گفتوگۆکانی نێوان ئەمریکا، ئۆمان و ئێران سەبارەت بە ئاساییکردنەوەی هاتوچۆی کەشتیەکان لە تەنگەی هورمۆز پێشکەوتن هەیە، بەڵام هێشتا ڕێکەوتنی کۆتایی بەدەست نەهاتووە. ڕوبیۆوتی هیوادارن ئەو قۆناغە زۆر بەزووی تەواو بێت. پێم وایە کە لە نێوان عومان و ئێراندا گفتوگۆ و دانوستانێک هەیە کە ئێمە شتەیدا بەشدارین لەسەر ئەوەی کە چۆن کەشتی زیاتر بتوانن بە زوویی و بە سەلامەتی بە گەروی هورمزدا تێپەڕن. ئەمە لە کاتێکدا کە باسی درێژخایانیشمان هەیە کە پەیوەندیدارە بە داماڵینی چەکی ئەتۆمی. هەردوو لێدوانەکە لە کاتێکدا دێن کە چاوەڕوانی بۆ گەیشتن بە ڕێکەوتنێک زیادی کردووە، بە تایبەتی دوای ئەوەی هێرش و ئاڵۆزیە سەربازیەکانی ماوەی ڕابردوو کەمتر بوونەتەوە و هەوڵە دیپلۆماسیەکان چڕتر بوون. ئەگەر ڕێکەوتنێک سەبارەت بە هورمۆز بکرێت، چاوەڕوان دەکرێت ئەوە ڕێگا بۆ گفتوگۆی فراوانتر لەسەر بابەتی ناوەکی و هەروەها کێشە هەرێمیەکانیش خۆش بکات. هێشتا هیچ لایەنێک وردەکاری ڕێکەوتنی چاوەڕوان کراوی ئاشکران نەکردووە، بەڵام لە دوانە تازەکان نیشانەیەوەن کە هەوڵە دیپلۆماسیەکان بەردەوامن و هیوای گەیشتن بە ئەنجامێکی نزیک زیادی کردووە. سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ بێگەشتێکە درۆژی لە کەنار ئاوێن ڕۆژاوای ئەمریکایە و دەربارەی کۆمەرە ئەسلامیە ئیرانی و لە هەفکردنەکەی تشتێن و گوتنە وی هەروەها گوتیەک و هین یانوی هین دەف ji êrîşa leşkerî bernedayê û eger danûstandin bi ser nekevin hemû bijare dêr li ser maseyê bimînin.
لێ لە هەڤکردن پڕ نێزیکە ji بۆ زانیاریên بێتر دەربارەی van mijarên girêdayî Koşka Spî em niha diçin cem hevkarê xwe hîwa selam peyamnêrê dengê Amerîka li Koşka Spî dem baş hîwa nûşeyên herî dawî ji Koşka Spî çi ne؟ سیروان دۆناڵد ترامپ دەڵێت لێک تێگەیشتن ڕێکەوتن لەگەڵ ئێران زۆر نزیکە ئەو باسی ئەو ڕێکەوتنانە دەکات کە دەربارەی گەروی هورمزن چونکە لە ئێستادا ڕێکەوتنەکان کراونەتە دوو پاکێجێکیان تایبەتن بە گەروی هورمز پاکێجێکی دیکە دوای کرانەوە و ئاسایی بوونەوەی هاتوچۆ لە گەروی هورمز پەیوەندیدارە بە داماڵینی چەکی ئەتۆمی لە ئێران دۆناڵد ترامپ دەڵێت لەگەڵ ئێران نزیک بوونەتەوە لەوەی کە گەروی هورمز بە تەواوەتی بکرێتەوە ئەمەش لە چەند ساتی داهاتوودا دەکرێت ئەمڕۆ یان سبەی ئەم ڕێکەوتنە ڕابگەێنرێت دۆناڵد ترامپ ئێستا لە گەشتێکی دوو ڕۆژیدایە بۆ کەناراوەکانی خۆرئاوای ئەمریکا بۆ ویلایەتەکانی کالیفۆرنیا بەجێ هێشت ئێستا لە ویلایەتی نیڤێدا لە لاس ڤێگاس لە ئوتێل ترامپ دەمێنێتەوە و ئەمڕۆ دواتر قسە بۆ ڕۆژنامەوانانیش دەکات ئەو دەڵێت هەموو شتێک باش دەچێتە پێش بەڵام ئەگەری ئەوەش کراوەیە ئەگەر ئێران ڕێک نەکەوێت و ئیمزای کۆتایی لەسەر ڕێکەوتنەکان نەکات هێزیش ئامادەیە هەروەها ئەکسیۆز کۆمەڵێک زانیاری لەبارەی دیوی پشتەوەی کۆبوونەوەکان ئاشکرا کردووە هێشتا کۆشکی سپیان لانی ئێرانی پشڕاستی نەکردوێتەوە بەڵام من بابەتێکم بۆ ئامادە کردوون لەسەر ئەو قسانەی کە ئەکسیۆز لە دیوی پشتەوەی گفتوگۆکان باسی کردووە بابەیەکەوە سەیری کرد پێگەی ئەکسیۆز ڕایگەیاندووە ڕێکەوتنێکی سەرەتایی لە نێوان ئەمریکا ئێران عومان کراوە سەبارەت بە بەڕێوەبردن و کردنەوەی گەروی هورمز هەمان سەرچاوە دەڵێت ئەم ڕێکەوتنە تەنیا بۆ ماوەی 6 ڕۆژ دەبێت بەبێ وەرگرتنی هیچ باجێک هەروەها دۆناڵد ترامپ لە فڕۆکەخانەی لۆس ئەنجلس گوتی کە گفتوگۆکان بەباشی بەڕێوە دەچن هەمووان ڕۆژێکی ناوازەیان هەبوو گفتوگۆکان بەباشی بەڕێوە دەچن بازار لە دووسێ ڕۆژی ڕابردوودا بەباشی بژاوەتەوە و ڕیکۆردی نوێی تۆمار کردووە شتی زۆر باش واڕوو دەدەن ئەمە لە کاتێکدایە کە پێشتر ئێرانیەکان ڕەتیان کردبوو کە هیچ گفتوگۆیەک لە ئارادابێت بەڵام سەرۆکی ئەمریکا هەرزوو ئەوەی ئاشکرا کردبوو کە ئەو سەرسامە بۆ عادەتەی ئێرانیەکان کە هەمیشە حەز دەکەن لەسەر تەلەڤیزۆن گفتوگۆکانیان ڕات بکەنەوە بە گوێرەی ڕێکەوتنەکەی ئەکسیۆز باسی دەکات لەمە دووە کەشتەکان لە بەری ئێرانەوە دەچنە وڵاتانی کەندا و لە کاتی دەرکەوتنیان بە بەری عوماندا دەپەڕنەوە بە گوێرەی زانیاریەکانمان ئێستا هاتوچۆی کەشتەکان لە گەروی هورمز خێراتر بووە بە بەراورد بە ڕۆژانی دیکە ئیتر هەمووان چاوەڕوانی ڕاگەاندنی کۆتایی ئەو ڕێکەوتنن کە باز دەکرێت باشە هیواوە گاماژێت پێکرد کە سەرۆک ترامپ سەردانی کالیفۆرنیای کرد و لەوێشەوە ڕۆیشتۆتە ویلایەتی بابڕێنچۆتە نیڤادا تاکەی لە نیڤادا دەمێنێتەوە و مەبەست لەو گەشتە چ بووە؟ بەفراوە ئێستا دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا لە ئوتێل ڕۆژنامەوانی دەبێت لە ئێستادا کۆمەڵێک شت لە ناوخۆی ئەمریکا بەڕێوە دەچن کە لە سەروی هەمویانەوە ئەو هەڵبژاردنانن خۆ ئامادەکاریەکانن کە بە میدتێرم ناوزەن دەکرێت بۆ ئەوەی کاندیدی دیموکراتەکان و کۆماریەکان دیاری بکرێت دۆناڵد ترامپ لەوێ پشگیری لە پارتەکەی خۆی لە پارتی کۆماریەکان دەکات هەروەها بە گوێرەی ڕاگەاندنەکان لە گفتوگۆ و لە لێدوانی ئەمڕۆیدا بۆ ڕاگەاندن باسی ئەو باجانە دەکات کە حکوومەتەکەی ئەو لەسەر کۆمەڵێک کەس لای بردووە لەوانە باجی کە پێی دەڵێن باجی بەخشیش لە ئەمریکا لە ڕێستۆرانتەکان کارمەندەکانی ڕێستۆرانتەکان لەسەر بەخشیش دەژین ئەو بەخشیشە پێشتر باجی تاکسی لەسەر بوو وەکو هەموو داهاتێکی دیکە یەکێک لە کارەکانی کە دۆناڵد ترامپ زۆر شانازی پێوە دەکات ئەوەیە کە باجی لەسەر بەخشیش نەهێشتووە باجی لەسەر کارکردنی زیادە نەهێشتووە ئیتر کۆمەڵێک بابەتی لەم جۆرە قەرارە ئەمڕۆ باز بکات ئێوارەش دەگەڕێتەوە بۆ واشنگتنی پایتەخت بەێ هیوا سەلام پەیامنێری دەنگی ئەمریکا لە کۆشکا سپی سپاس بۆ وێ راپۆرتێ
مارکۆ ڕۆبیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا ڕۆژی چوارشەمە لە واشنگتۆن لەگەڵ هاوتا بریتانیەکەی کۆبوویەوە بە پێی راپۆرتەکان پێشاتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست تەوەری سەرەکی کۆبوونەوەکەیان بووە. ئیستا پەیامنێرمان سۆران خاتری لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا لەگەڵمانە. سۆران، گرنگی ئەم دیدارەی وەزیری دەرەوەی ئەمریکا لەگەڵ وەزیری دەرەوەی بریتانیا لەم بارودۆخەی ئیستادا چییە؟ بەڵێ بەفرا و کۆبوونەوەی مارکۆ ڕۆبیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا و هاوتا بریتانیەکەی یانێ میلیبەند تقریبان کاتژمێر دەی بەیانی بە کاتی واشنگتۆن پایتەختی ئەمریکا دەستی پێکرد. ئەمە یەکەم سەردانی ئێد میلیبەندە وەکو وەزیری دەرەوەی بریتانیا بۆ ئەمریکا. لە سەرەتای ئەم کۆبوونەوەدا وەزیرانی دەرەوەی ئەمریکا و بریتانیا لە پێش پەیامنێران ئامادە بوون بۆ وێنەگرتن و تۆقەلێدان، بەڵام وەڵامی پرسیارەکانیان نەداوە، تەنها ئەوەی کە مارکۆ ڕۆبیۆ وتی لەسەر ئوکراینیش قسە دەکەن. بەڵام وەزارەتی دەرەوەی ئەمریکا چەند خولەکێک پێش ئێستا ڕاگەیاندراوێکی بەڵاو کردەوە و لەم ڕاگەیاندراوە هاتووە کە مارکۆ ڕۆبیۆ و ئێد میلیبەند لەسەر گرنگی ڕۆڵی ئوروپا لە پارێزگاریکردن لە خۆی قسەیان کردووە. تەوەریکی دیکەی گفتوگۆکانی وەزیرانی دەرەوەی ئەمریکا و بریتانیا هەڕەشەکانی حکوومەتی ئێران بووە. وەزارەتی دەرەوەی ئەمریکا دەڵێت کە مارکۆ ڕۆبیۆ ئێد میلیبەند جەختیان کردوتەوە کە ئاسایشی کەشتیرانی لە گەروی هۆرموز دەبێت پارێزراو بێت. وەزیرانی دەرەوەی ئەمریکا و بریتانیا هەروەها جەختیان کردوتەوە کە حکوومەتی ئێران نابێت بە هیچ شێوەیەک نا چەکی ئەتۆمی بەرهەم بێنێت و نە بتوانێت چەکی ئەتۆمی بەدەست بخات. ئەم دیداری وەزیرانی دەرەوەی ئەمریکا و بریتانیا لە کاتێکدایە کە ئەمریکا پێشتر چەند ڕەخنێکی لە بریتانیا گرتبوو لەسەر هەڵوێسی ئەو وڵاتە لەسەر حکوومەتی ئێران، بەتایبەت ڕێگەنەدانی بریتانیا بە ئەمریکا بۆ بەکارهێنانی بنکە سەربازیەکانی لە کاتی ئۆپراسیۆنی سەربازی دژ بە حکوومەتی ئێران و هەروەها بەشداری نەکردنی بریتانیا لە ئۆپراسیۆنی گەمارۆدانی دەریایی حکوومەتی ئێراندا. لە هەمان پەیوەندیدا وڵایەتە یەکگرتووەکان داوای لە بریتانیای کردووە کە ڕۆڵێکی سەربازی کاریگەرتر و بەرچاوتری هەبێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. هەروەها داوای کردووە کە بریتانیا دەبێت میێوانداری کۆبوونەوەیکی نێودوڵەتی بگرێتە ئەستۆ بۆ ئەوەی کە هاوپەیمانیەک دروست بێ بۆ پشتیوانیکردن لە ئازادی کەشتیوێڕانی لە تەنگەی هۆرموز. ئەم کۆبوونەوەیە هەروەها لە کاتێکدایە کە حکوومەتی نوێ بریتانیا تا ڕادەیەک سیاسەتەکانی گۆڕیوە و سیاسەتەکانی بە شێوەیەک هاوتەری بووە لەگەڵ ئەمریکا. بەتایبەت لەوانش داوای بریتانیاش داوای ئەوەی کردووە کە دەبێت ئاسایشی کەشتیوانی لە تەنگەی هەرموز یا گەروی هۆرموز دابین بکرێت و هەڕەشە لە ئەم ئازادیە هێڵی سوورە بۆ بریتانیا. هەر لەسەر ئەم بابەتەش بریتانیا چەند جار بەڕوونی وتوویە کە هەڵوێستی بریتانیا و هەڵوێستی ئەمریکا لەسەر ئازادی بازرگانی و کەشتیوانی لە گەروی هۆرموز یەک هەڵوێستە. هەر ئەمان پەیوەندیدا بریتانیا کەشتێکی جەنگی بەناو دراگۆنی ڕەوانەی ئاوەکانی ناوچەکە کردووە تا بۆ ئەگەری پێشاتەکانی داهاتوو وەکو ئەوەیە کە سکۆرتی کەشتیەکان لە تەنگەی هۆرموز بکرێ ئامادە بێ. حکوومەتی بریتانیا هەروها ڕێگەی داوەتەوە ئەمریکا کە چەند بنکەیەکی سەربازی ئەو وڵاتە لەوانە لە قۆبرس یا دیێگۆ گارسیا بەکاربێنێت بۆ ئۆپراسیۆنی بەرگری لە بەرامبەر هەڕەشەکانی حکوومەتی ئێرانی، هەڕەشە موشکیەکان، هەڕەشە پاپادیەکان تژ بە کەشتیەکان لە ئاوەکانی کەنداودا. جگە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەروەها کە خودی وەزیری دەرەوەی ئەمریکا مارکۆ ڕۆبیۆ ئاماژەی پێکرد ئوکراین وا دیارە بە پێڕاپۆرتەکان پرسی غەزەش یەکێک لە تەوەرەکانی وتوێژەکانی وەزیرانی دەرەوەی ئەمریکا و بریتانیا بووە. بەڵێ سۆران خاتری پەیامنێرێ مە لە وەزارەتە دەرەوەی ئەمریکا گەلێک سپاس بۆ وێ راپۆرتێ. چەند ساڵان پشتی بریارە یەکەم یا دادگەهێ مرۆڤ و خزمên قوربانیên ئەمریکی yên çend êrişên koma Filistîniya terorîst Hemas serkeftineke qanûnî bi dest xistin. Vê hefteyê dadgeha bilind ya Amerîkayê daxwaza karbidestên Filistîniyan rawestandina pêkanîna fermana pêdaçûnê red kir. Merîwan Heme ev rapor derbarê vê yekê amade kiriye.
پاش زیاتر لە 20 ساڵ برینداربووان و کەسوکاری ئەو ئەمریکیانەی کە لە چەند هێرشێکی حەماسدا بوونە قوربانی سەرکەوتنێکی یاساییان بەدەستهێنا. دادگای باڵای فیدراڵی ئەمریکا ئەم هەفتەیە داوایەکی دەسەڵاتی فەڵەستینی ڕەت کردەوە بۆ وەستانی بڕیارێکی دادگا بۆ قەرەبووکردنەوەی قوربانیەکان بە بڕی زیاتر لە 650 ملیۆن دلار. داوا یاسایەکە پەیوەندی بە زنجیرەیەک هێرشەوە هەیە لە ناوچەکانی دەوروبەری قودس کە بوونە هۆی کوژرانی 33 کەس و برینداربوونی سەدان کەسی دیکە لە نێوانیاندا ژمارەیەک هاوڵاتی ئەمریکی. یەکێک لە خوێناویترین هێرشەکان تەقینەوەی بۆمبێک بوو لە کافتریای زانکۆی عیبری قودس لە ساڵی 2002 کە بووە هۆی کوژران و برینداربوونی دەیان کەس لە نێوانیاندا 5 هاوڵاتی ئەمریکی. حەماس بەرپرسیارەتی ئەو هێرشەی گرتە ئەستۆ. قوربانیەکان و کەسوکاریان بە پشبەستن بە یاسای دژەتیرۆری ئەمریکا سکاڵایان تۆمار کرد و بەرپرسیارەتیان خستە ئەستۆی دەسەڵاتدارانی فەڵەستینی. لە ساڵی 2015دا دادگا بڕیاری قەرەبووکردنەوەی دەرکرد، بەڵام چەندین ساڵ لە پرۆسەی تانە و پێداچوونەوەی یاساییدا بەسەر چوو لەبارەی ئەوەی ئایا دادگاکانی ئەمریکا دەسەڵاتی یاساییان هەیە لەم کەیسەدا یان نا. بەرپرسانی دەسەڵاتی فەڵەستینی هەمیشە بەرپرسیارەتیان لەبارەی ئەو هێرشانەوە ڕەت کردوێتەوە. باوەڕمان وایە کە ئەو تۆمەتانە بێبنەما و بەڵگەی سەلمێنراویان نییە. هیچ پەیوەندیەکی ڕاستەوخۆ لە نێوان کردەوەکانی ئەم تاکانە و بڕیارەکانی دەسەڵاتی فەڵەستینی یان ڕێکخراوی ڕزگاری فەڵەستینیدا نییە. لە مانگی سێدا دادگایەکی تێهەڵچوونەوەی فیدراڵی بڕیاری دادگای پێشووی دووپات کردەوە و فرمانی بۆ قەرەبووکردنەوەی قوربانیەکان دەرکرد. بۆ وەستانی بڕیارەکە دەسەڵاتی فەڵەستینی و ڕێکخراوی ڕزگاری فەڵەستین پەنایان بردەبەر دادگای فیدراڵی ئەمریکا. ئەوان هۆشیاریاندا کە جێبەجێکردنی دەستبەجێ ئەو بڕیارە کاریگەری دەبێت لەسەر دابینکردنی خزمەتگوزاری لە ناوچەکانی فەڵەستین. بەڵام پارێزەرانی قوربانیەکان دەڵێن بڕیارەکە سەرکەوتنێکی گەورەیە بۆ دادپەروەری. کێنت یاڵۆوێتس پارێزەری داواکارەکان لە لێدوانێکیدا بۆ ئەسۆسیێتد پرێس وتی خێزانەکان زۆر خۆشحاڵن بە بڕیاری دادگا چونکە ساڵانێکی زۆرە چاوەڕێی ئەم ڕۆژە بوون. بڕیاری دادگای باڵای ئەمریکا کۆتایی بەو کەیسە نایەنێت، بەڵام بڕیاری دادگایەکی تێهەڵچوونەوەی فیدرالی جێبەجێ دەکرێت هەتا دادگای باڵا پێداچوونەوە بەر بڕیارەکەدا دەکات. ئەمەش هیوای خێزانەکان دەهێڵێتەوە لە هەوڵی چەندین ساڵەیان بۆ دادپەروەری و وەرگرتنی قەرەبوو لە ڕێگەی سیستەمی دادگایی ئەمریکاوە. مەریوان حەما، دەنگی ئەمریکا. کۆمیساریای باڵایی مافەکانی مرۆڤی نەتۆی یەکگرتووەکان ڕایگەیان لە مانگی سێی ئەم ساڵەوە تاوەکو ئێستا لانیکەم 56 کەس لە ئێران بە تۆمەتی ئەمنی و ئاسایشی لە سێدارە دراون. ڤۆڵکەر تۆرگ بەیاننامەیەکی بڵاو کردوێتەوە و تێیدا ئاماژەی بەوە کردووە 27 لەو کەسانە خۆپیشاندەر بوون و لە ناڕزایەتیەکاندا دەستگیر کرابوون. وتیشی لەم ماوەیەدا ڕەوتی دەرکردن و جێبەجێکردنی سزای لە سێدارەدان لە ئێران زیادی کردووە. کۆمیساریای باڵای نەتۆ یەکگرتووەکان داوای لە کاربەدەستانی کۆماری ئیسلامی کرد هەموو لە سێدارەدانەکان ڕابگرن و هەنگاو بە ئاراستەی هەڵوەشاندنەوەی سزای لە سێدارەدان بنێن. ڤۆڵکەر تۆرگ نووسیوێتی نیگەرانم لەوەی کە سزای لە سێدارەدان وەک ئامرازێک بۆ بڵاوکردنەوەی ترس و سەرکوتکردنی ناڕزایەتیەکان بەکاربهێنرێت. هەر سەبارەت بە ئێران لەم دوایانەدا دەستگاکانی ڕاگەیاندن و کەناڵە نزیکەکانی کۆماری ئیسلامی باز لە جێبەجێکردنی ئۆپەراسیۆنی هەواڵگری و ئاسایشی دژ بە حزبەکانی ڕۆژهەڵات دەکەن و لە دوایین حاڵەتی لەم شێوەیەشدا بەشێک لەو دەستگا میدیانە بانگەشەی ئەوە دەکەن کە کوڕی سەرکردەی یەکێک لە حزبەکانیان لە باشوور تێرۆر کردووە و هاوکات پارتی ئازادی کوردستانیش ئەم بانگەشەیە پشتڕاست کردوێتەوە و دەڵێ کوڕی حوسێن یزدان پەنا لە هەوڵێکدا بۆ تێرۆرکردنی بریندار بووە. چالاکی لەم شێوەیە و بڵاوکردنەوەی ئەم جۆرە هەواڵانە چه ئامانجێکی سیاسی لە پشتەوەیە؟ ئەم بانگەشانە چی کاریگەریەکی لەسەر چالاکی حزبە کوردیەکان و کەش و هەوای سیاسی ناوچەکە دادەنێت؟ لەگەڵ دکتۆر سەلاح بایزیدی نوێنەری کۆمەڵەی شۆڕژگەری زەحمەتکێشانی کوردستان ئێران لە واشنگتۆن قسە دەکەین سەبارەت بەم بابەتە. کاک سەلاح، سەرەتا سپاس بۆ ئامادەبوونت. کۆماری ئیسلامی
بە بەردەوامی هێرشی موشەکی و فڕۆکەی بێفڕۆکەوانی دەکاتە سەر حزبەکان بەڵام ئێستا جگە لە هێرشەکان دەستیشی داوەتە شەڕی هەواڵگری و میدیاییش ئێوە ئەمە چۆن دەخوێننەوە؟ سەرەتا سڵاو بەفرۆخانم بووە و هاوکارانتان و بینەرانی ئەو بەرنمەیە لە ڕاستیدا ئەوەی باستان کرد ترۆر کوشتن ڕفاندن شتێکی تازە نییە کۆماری ئیسلامی لە هەرێمی کوردستان ئەنجامی دەدا بە درێژایی ئەو کیانی کوردی کە لەو بەشە دروست بۆ لە هەرێمی کوردستان لە 92 بەدواوە کە لە 90ەکان سەدان کادری ئەم حیزبانە ترۆر کران خەڵکی ئاسایی مەدەنی کوردستانی ڕۆژهەڵات لەو بەشە دواتر لەو دوایدادا بە دیاریکراوی لە دەستپێکی شەڕەکەەوە لە 28 فەڤریەوە سەدان هێرش کراوە بۆ هەرێمی کوردستان بۆیە ئەم هێرشانە هەر هەبووە بەردەوام بووە بەڵام بەشێکی زۆری من کە ئامانجێکی لە پشتە دەتوانێت لە چەند ڕۆوە ئێمە باسی بکەین یەکێک لەوانە کە دەتوانێت ئەوە بێ کە لە کاتێکدا بۆ نمونێگەمە دەبینین کە لەو شەڕی ئەو دوای ئاگر بەسەکە بەشی زۆری ئەو فرۆکانە فرۆکەی سوخترەسان هەمووی لە ئیسرائیل بووە بەڵام لە کاتێکدا ئێران هێرشی کردوتە بۆ ئوردن بۆ بەحرین بۆ کوێیت هیچ هێرشێکی بۆ دژی ئیسرائیل ئەنجام نەداوە و تەنها شوونێک کە دەتوانێت کە بەو شێوەیەکی ڕەها هێرشی بۆ بکاتێت لە پەنا وڵاتانی کەندا و هەرێمی کوردستان بۆ پێمات بەشێکی بۆیە کە سرنجی بەرحاڵ بەشێک لە ڕای گشتی ناوخۆی بچێشە تا ئەو بابەتا کە بڵامدانەوەیەکی هەیە و لە کاتێکدا شوێنی شەڕی گەرم بە تایبەتی لە باشووری ئێرانە کە بەحاڵ وڵامداونێکی ئەو تۆینە بۆ کۆماری ئیسلامی بەسەر ئاسمانی خۆی من پێما زۆرتر شەڕێکی ڕەوایەتیە و شەرێکە کە ڕاگەاندنێکی ناوخۆی دەرونیە بۆ بەرحاڵ دەرسەدەی کەماوێتی کەواتە کاکسەلا ئێوە پێتان وایە ئەمە تەنها با بڵێن شەڕێک نییە بۆ ڕوبەڕووبوونەوەی لایەنە کوردیەکان بەڵکو استراتیژیەکی بەڕای جەنابەت بەرفەراوانتری کۆماری ئیسلامیە مەبەستە؟ بێگومان استراتژیی چەند لایەنەیە دەتوانێت ئەم استراتژیە بە پێی سەردەم بگۆڕێ بۆ نمونە دەتوانێت بەشێکی لەو سیاسەتە ئەوە بێکە کە بیان و پاساوێک بۆ بۆەوەی کە کوردستانی ڕۆژهەڵات منزورمە زۆرتر میلیتاریزە کرێ ئەو ناوچە سنووریانە بەرحاڵ ئەزمونێکیشیان هەیە ئەو قسە و باسانە کرا کە دەتوانێت کوردستان بەحاڵ دەورێکی هەبێ لە هەر ڕوبەڕووبوونەوەکی نوێی وڵات ئەمریکا و ئیسرائیل لەگەر ئێراندا دەتوانێت بەحاڵ فڕەهەندی هەبێت وە ئەوەشمان لەبیر نەچێت لە دوای ئەوەی کە پێگەی کۆماری ئیسلامی لە سووریا بم شێوە نەما لە لوبنان ئاسۆیەکی نادیاری هەیە مانەوەی پێگەکانی لە عێراق بەتایبەتی گرنگێکی زۆری هەیە بۆ کۆماری ئیسلامی لە پەنا حوسەکاندا بۆ دەتوانێت لە گۆشە ڕهای جیاوازەوە چاولەوەی کە ئەو سیاسەتانی کاکسەلا هەندێک کەس دەڵێن بەشێکی ئەم چالاکیانەش دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە کۆماری ئیسلامی دەیەوێت بەم شێوەیە جۆرێک لە بێمتمانەیش لە ناو خودی حەزبەکانە دروست بکە جۆرێک لە چوزانم ترس بڵاوکردنەوەی ترس و هەروەها بێمتمانەی بەڕاستی بێمتمانی نازانم پێم وانییە بەڵام بەرحاڵ کۆماری ئیسلامی وەکو کوتمەکو شتێکی تازە نییە کوشتێکی نۆ نییە کە ئەو پێشمەرگەی ئەسادی بیان وەکو باسم کرد چەند سەد کادری ئەم حزبانە لە هەرێمی کوردستان ترۆر کراوە لە دەینەوە دیزاینی دواتر بەردەوام لە 2-3 دەی ڕابردوو کۆماری ئیسلامی حەولی داوە لە شێوەهای جۆراوجۆر ڕفاندن کوشتن موشکباران هەموو ئەوانەی بەحاڵ تاقی کردوێتەوە بۆیە من ئەوەی ئێستا کە بەرحاڵ ئەو گوشارانە زیاد کراون من لە بەهێزی کۆماری ئیسلامی نبینم چون لە ڕابردوودا زۆر بەهێزتر بوو کە بەرحاڵ بەو شێوەن بوو ئێستا وەکو کوتم دەتوانێت لایەنێکی هەبێ بۆ مەسرفێکی نێوخۆیی کە وەکو مێدیا باسی بکات چون کە هێرشێن لە دەرەوەی سنوورەکان کارێکی خۆی کردەوە چون بەرحاڵ بەردەوام ئەو هەواڵانش لە مێدیاکان بڵاو دەبنەوە کە ئەگەر شەڕ دەست پێ بکاتەوە بەڵکو ئەو شەڕە بە شێوەیەکی سنووردا شەڕێکی زەمینی بێدەژی کۆماری ئیسلامی من پێما وەکو سیاسەتێکە کە کۆماری ئیسلامی بڵێ کە
لە کاتێکدا حاڵ دەسەڵاتی بەسەر ئاسمانی خۆیدا نەما بەسەر ناوچەکانی خۆیدا نەماوە بەڵێ مە دەتوانین لە دەرەوەی سنوورەکانمان باشە کاکسەلا ئەگەر مەبەستی کۆماری ئیسلامی هەر ئەمە بێ کە جەنابەت باسی دەکەی گوایە بانگەشەی ئەوە بێ کە ئەوێت لەو ڕێگایەوە مراڵی حزبەکان بشکێنێت و یا گەیاندنی ئەو پەیامە بێت کە بڵێ ئێمە نفوزی هەواڵگری و ئیتلاعاتیمان هەیە لە ناو حیزبەکانە یان لە هەرێمی کوردستان ئەگەر وابێ حزبە کوردیەکان بە کۆمەڵەشەوە چی استراتیژیەکیان هەیە بەرامبەر بە ئەم شەڕە ئەمنی و ڕەوایەتیەی کۆماری ئیسلامی؟ بێگومان حزبەکان دەسەڕایەتێکی دژواردان سەختان بۆیان دروست بۆ لەلایەک ئێمە دەبینین کە واقعەتی قبول بکەین کە ئەو وڵاتانەی لە کەنداو دەبینین کە کۆماری ئیسلامی بەردەوام لەژێر هەڕەشەی کۆماری ئیسلامیدان نەیانتوانێت بەو شێوەی وەکو دەوڵەتیشن ڕوبەڕووی کۆماری ئیسلامی بنەوە بەڵام ئەوەی کە دەبینین ئەم حیزبانە بە شێوەیەکی ڕێکخراو بەش هەوڵ دەدەن کە زۆرتر خوان بپارێزن زۆرتر بتوانن مانەوەی خوان لەوێ بەحاڵ بچەسپێنن لەو بارودۆخەدا کە بڕوای ئێمە بارودۆخێک نییە کە بەردەوام بێت خۆی ئەوە دەتوانێت کە بەحاڵ زامنی ئەوە بێ کە بەحاڵ مانەوەی بزوتنەوەی کوردستانی ڕۆژهەڵات بە زیندی بمێنێتەوە بۆ خۆی ئەو دەتوانێت ئەرکێکی گەورە بێ بۆ حیزبانە. بەڵێ سەلاح بایزیدی نوێنەری کۆمەڵەی شۆڕشگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران لە واشنگتۆن سپاس بۆ ئامادەبوونت. ولی هر گریدای ایرانی ایریشن رژیم ایرانی لسر حریم و کردستان به صدان دونمین زوی و دارستانان شوتاندنه ده انجام ده زیانه که مزن یا جنگهی لسرانسری دوره پیدا بویه گلک جوان جهین آرمانج کری نزیکی دوره سیویل آنون افجی آلوزی یا جنگه زیده تر دکه پیامنیر سنور کریم سلیمانی اف راپورت آماده کریه. ئاگری هێرشە دەستدرێژیکارەکانی ئێرانە بۆ سەر هەرێمی کوردستان. لە ماوەی 40 ڕۆژی جەنگەوە تا ئێستا ڕژێم ئێران بە درۆن و موشک هێرش دەکاتە سەر هەرێم. ئەم هێرشانە تەنها بۆ سەرژیانی ئەندامانی حیزبە کوردەکان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان نین، بەڵکو وێرانکاریەکی گەورەی ژینگەیی بە دوای خۆی داهێناوە. شارەزایانی ژینگە هۆشداری دەدەن لەوەی کاریگەری ئەم وێرانکاریە لە داهاتوودا لەسەر خاک و ئاو و هەوای هەرێم زیاتر دەردەکەوێت. سووتان کاریگەری زۆر گەورەی هەیە بۆ سەر خاک، بۆ سەر هەوا، بۆ سەر کەم ئاوی و بۆ بڵاوبوونەوەی نەخۆشەکانی ژیانی. ئێمە ئازانی زۆربوونەی ئەو سووتانانەی کە لە جیانە ڕوئەیە خۆ بەس بەتەنیا سووتانی ناوچەی سەوزایی نییە. ئیکۆسیستم تێکەچێت ئەوەی کە پێوتێ فرەزیندەی لە ناوەچێت ئێتۆ خواردنەکە و سووڕی ژیانی من پابندە بە فرەزیندەیەکانەوە کە لەو زەویە هەیە لەو ناوچە سەوزاییە هەیە لەو دارستانەیە هەیە ئەوانیش بەشێکن لە ئێمە یەک سووڕی تەواو کەرین کاتێک کە ئەوانە نامێنن کاریگەریە کاتە سەر ئێمە. بەشێکی زۆری هێرشەکان کە بۆ سەر کێو و سەوزاییەکان بوون دەیانداری بە تەمەن و ئاژەڵ و ڕووبەری کشتتوکاڵی سووتاندووە بەڕای چاودێرێکی سیاسیش. ئامانجی ئێران وێرانکاری خاک و ژینگەی هەرێمە لە سەروی ژیانی هاوڵاتیانەوە و هێرشەکان نەفەسێکی دوژمنکارانەیان هەیە بۆ سەرخاکی هەرێم. ژینگە و خاکی هەرێمی کوردستان بۆیە ئەکرێتە ئامانج لەبەرەوەی مەسجە بۆ ئێمە کە ئەگەر لەوەی لەناو شارەکان ئەدرێ لەناو بارگای عسکەری حکوومەتی هەرێم ئەدرێ لەناو بارگای سەربازی هێزەکانی ئۆپۆزیسیۆنی ئێرانی ئەدرێ لەناو بارگاکانی یەکێتی و پارتی و هێزەکانیان ئەدرێ ئاماژەیە بۆ ئەوەی کەس پارێزراو نییە و ئێمە هەر کاتێک هەر شوێنێکمان بوێ جگەل لە ژینگەی کوردستان جگەل لە خاکواوی کوردستان ئەتوانین خەڵکی کوردستان ئەتوانین ناوەندە سەربازی و یاسایەکانی کوردستانیش بکەینە ئامانج. بەشێک لە ڕێکخراوە ژینگەیەکان دەڵێن سەدان و هەزاران دۆنم لە خاکی هەرێم بەو هۆیەوە سوتاون. جەنگەکان لە خۆناغەکان دەست پێ بکەن و لە خۆناغی کۆتایی پێبێن بەڵام لێکەوتی تێکچوونی ئەم ژینگەیە لەسەر ئەم هەساری ئێمە هەڕەشەیەکی دەمدرێژە هەڕەشەیەکی دەتوانم بڵێم لێکەوتەکانی بە سەدان ساڵ دەمێنەوە لەسەر دەبن بە هەڕەشە لەسەر مرۆڤایەتی و لە هەمووشی مەترسیداتر ئەوەیە و ئامارێکە لەبەر دەستماندا هەیە دەوڵەتی کۆماری ئێران
چەکی فسۆڕی سپی بەکارهێناوە کەمە کاریگەرێکی زۆر مەترسیداری لەسەر ژینگەی ناوچەکە هەیە دەتوانم بڵێم کاریگەریەکان و یان لێکەوتەکانی بە سەدان ساڵ ئەمێنێتەوە. بەشێک لە ئاگرەکان دەیان کیلۆمەتر لە ئاوەدانی و شوێنی نیشتەجێبوون و بارگای حزبەکانەوە دوورن بەو پێش بێت هێرشەکان بە شێوەی هەڕەمەکین و بە مەترسی و دەستدرێژی بێپاساو بۆ سەرخاکی هەرێمی کوردستان دادەنرێن. سنوور کەریم، دەنگی ئەمریکا، سلێمانی. ناوەڕووکی یاسای چوارچێوە بۆ پرۆسەی ئاشتی بڵاو بووەتەوە. یاساکە لە 12 مادە پێک هاتووە و بابەتی گرنگی وەک چەکداماڵینی پەکەکە و گەڕانەوەی ئەندامەکانی و دیاریکردنی باری یاساییان و پرۆسەی هەڵبەشاردنەوەی ئەو پارتە و چەند پرسێکی گرنگی دیکە لەخۆ دەگرێ. گرنگترین خاڵی ئەم یاسایەی چوارچێوەیە لە ڕووی سیاسی و چیە بۆ ئەم بابەتە ئەیوب دەمێر پەیامنێرمان لە ئەستەمبول لەگەڵمانە. ئەیوب باسی کە بۆمان کە گرنگترین خاڵەکانی ئەم یاسایە چییە؟ Ev yasa wek tejî amajê kir ji 12 xalî pêktî rastî di nav 12 xalan da jî 2 xal betal e ana lê 10 xal tevahî dikarim bêjim ku yani xala yekemîn xala duyemîn bi taybet derdikeve pêş çi dibêje dibêje ku PKK û KCK rêxistineka terorîst e û di vê derê da ji bo çekberdana wan çekradestkirina wan vegera wan û aliyê hukukî da û aliyê hin tiştên din da tevahî yasa rê û rêbazekî nîşan dide. Li gorî vê rêbazê jî dibêjin ku mesela hin yasaya da mang diyar dibe. Mesela nav 6 mehan da heke yên ku vegerin bên dikarin werin û ew jî bên di nav 3 salan da ji bo wan cezaya talûq dikin û aliyê din da jî tevahî di nav van halên zagonê da yani ji vê pêşnîmeyê da vegera çekdarên PKK û radestkirina çekan tê nîşan dayîn û aliyê din da jî rastî bi vê nevê him ew hebû dixwastin ku mesela raya giştî jî nêrîneka wan ser hebû gelo bi ser mesela Kurd wê bisekinin nesekinin di vê derê da mesela Kurd hiç nîne bes tasfiyekirina PKK û vegera wan diyar dike. باشە ئەو پشتی دیارکردنا خاڵێن vê bernivîsê gerlo wê çi rêbazeke qanûnî hebe herîkêm di nav parlemanê de. îro ji xwe berdevkên serokên gruba AKP'yê diyar kir Abdullah Güler got ku 36 kesî zêdetir yani imza dane ji bo ya û ewan ji xwe îro qanûn pêşkêşî serokê parlamentoyê kirin roja îneyê ev diçe komisyona dadê piştî komisyona dadê jî yekşemê wê bişînin parlamento yani meclisê ji vî şûndatir partiyên siyasî yek û parlamentoyê dane wê li ser vê pêşnûmeya qanûna çerçeveyê nêrînê xwe diyar bikin û di nav rojên pêşiya me da jî wê bibe qanûn an jî rewşeka çawa bide navara wê çi bibe tevahî wê xeteka wisa berdewam bike têx gotin ku dîsa berî û parlamentoyê an jî bikeve betnayê ev qanûn wê derkeve. بەڵێ بەڵێ ئەیوب دەمێر پەیامنێر لە ئەستەمبولەوە سوپاس بۆ زانیاریەکانت ئەیوب. بڕیارە گەورەکان لە واشنگتۆن دەدرێن. لە کۆنگرێس ئێمە لێرە پرسیارەکان دەخینە بەردەم دەسەڵاتدارانی ئەمریکا. لێرە لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا زانست لەگەڵ زانیاری سەرنجڕاکێشەکان. نەرینێنێ جیاواز لە دۆ ڕوودانە. خوێندەکانی ڕۆژوو ڕاو بۆ سوونەکانی ئێوە. بەشی کوردی دەنگی ئەمریکا ئامادە لە ناوەندی ڕووداوەکاندا. نوچەیەن واشنگتۆن بلەز و وەرگیلی دگهینن وە. دەنگی کوردان لە دڵی واشنگتۆنەوە. باکووری ڕۆژهەڵاتی سووریا ناوچەیەک کە لە مێژە یەکێکە لە گرنگترین ناوەندەکانی بەرهەمهێنانی نەوتی وڵاتەکە ئێستا دەچێتە قۆناغێکی نوێی ئاوەدانکردنەوە و گەشەپێدان لە بواری وزە.
بەرپرسانی سووریا لەگەڵ کارگێڕانی کۆمپانیایەکی ئەمریکایی دەستپێکردنی پرۆژەیەکیان بۆ نەوژەنکردنەوە و پەرەپێدانی کێڵگەنەوتیەکانی ئەو ناوچەیە ڕاگەیاندووە هەنگاوێک کە ڕەنگە کاریگەری بەرچاوی لەسەر ئایندەی بەرهەمێنانی نەوت و ئابووری ناوچەکە هەبێت. راپۆرتێکی هاوکارمان ئەمجەد کۆردۆ دەبینین لەم بارەیەوە. Li zeviyên Rûmelanê koekî girngtirîn qada neftê di nava Sûriyê de tê dîtin. Peymaneke dirêjdem ku dirêjahiya wê digihêje 25 sala di navbera her du aliyan de hate îmzekirin. Di vê peyamê de pişka kompaniya nefteya Sûriyê sedî heftê ye û pişka kompaniya Amerîkî Açkîn Enerjî sedî sî ye. Bi misogerkirina rêjeyeke ji dahatan bo parêzgeha Hesekê. Armanca sereke ew e kobriya teknolojiya nûjen berhemê neftê gav bi gav bilind bikin. Da ku heta dawiya sala 27 bigihînin nêzî 250,000 bermîl di rojê de. Planame nûjekirina qadên neftê û başkirina rewşa giştî ya karkiran e. Her wiha em ê bixebitin da got derfetên nû yên kar biefrînin û sektora neftê di parêzgeha Hesekê de pêş bixin. Di nava konferansa rojnamevanî de û dibin siya rewşa aloz a herêmê de. Me pirsyara sereke li ser ewlehiya veberhênanê di nava Sûriyê de arasteyê aliyê Amerîkî kir. Di nerîna we de Sûrî ji bo veberhênanê ewle ye bi taybet dibin siya şerê Îranê û nearamiya herêmê de. Belê me berê ew yek piştrast kiriye. Me ji berî du mehan ve li Rûmelan û li Sûriyê dest bi kar kiriye. Sûriyê dê ber bê siberojeke baştir ve biçe. Em piştrastin û rewş gelkî aram e û hêja ye veberhênanê ye. Cîbcîkirina projeyên nûjenkirinê û anîna teknolojiya nûjen tenê bi aliyê aborî ve sînordar namîne. Ew rasterast bandorê li ser baştirkirina mercên kar û afrandina derfetên nû ji bo xelkê herêmê dike. Plana me ew e got berhemê zêde bikin û hevkariya kampaniya hekenê re pêş bixin. Niha mijûlî nûjekirina bîranin û em hewl didin got di şert û mercên hawirdorî yên baştir de kar bikin. Her wiha em kadroyên Rûmelanê perwerde bikin û teknolojiya nûjen bînin vê qadê. Ev hevpeymaniya stratejîk dergeheke nû di siberoja petrola herêmê de vedike. Ew gav xewna vejandina aborî û ewlehiya veberhênanê di dilê parêzgeha Hesekê de dike rastiyeke li ser erdê. Emcid Kurdo, dengê Amerîka, Rûmelan. دایکی چیچە کۆبانی ئەو شەڕوانە کوردەی کە لە ساڵی 2019 دەست بەسەر و سزای زیندانی هەتاهەتایی لە تورکیا بەسەردا سەپێنرا داوای ئازادکردنی کچەکەی دەکا. پارێزەرێکی خەڵکی کۆبانی دەڵێ تورکیا دەسەڵاتی یاسایی نەبووە بۆ دادگایکردنی ئەو شەڕوانە. وردەکاریەکانی ئەم دۆسیەیە لەم راپۆرتەی ڕەدوان بێزاردا دەبینین. میدیا فریال û aya sê ji heft lîstikvanên Kurd got şampiyona ciwanan a Rojavayê Asyayê ya 2026 bi tîma neteweyî ya Sûriyê re bidestxistin. Lîstikvan û golparêza ji bajarê Qamişlo Mîdya Hesên di maça dawî de du pênaltiyên li dijî Libnanê parast. Gobû sedema serketina tîma neteweyî ya Sûriyê di şampiyona Rojavayê Asyayê de. û wê xelata golparêza herî baş a şampiyonê wergirt. مسیرام 2022 بلشی بنادیا جهاد رو بدور آ پیمان كلاعب و 2024 از بنادیا هلال كحارس مشاركا ببطولات وعيدات وناشئات سر مستوى سوري وسر مستوى مقاطعي متحردو اجي افضل حارس بر دور الحمد لله خدي موفقا نافيم منتخب دهات ما تشوف بطولة غرب اسيا شاركا والحمد لله ما بطولة استنجي وما افضل حاج جيت استن. فريال حسيني 7 سال فوتبول دليزا وبتيما الهلال را دليغا سوريا دا وهروها بتيما اجتماعية سوريا رجي چند شامبيون بدست خستنا. حفظ لعبة كرمانج هون ونيفي ما تقريبا ما حمكاد ليست وما حمكاد تشتي سرخو كر وما قالك باش ليست ما قالك مستوى قوين ما دفي بطولة قدمان
وطبعا بطولات دواز بمنتخب السوري دستينم وقال لك جارا نافي مني منتخبات ما بطولة وعيدات اجي ديسا دوري سوري بما الغرب اسيا ما اوجي ستاند تشتي مستحيل كر انه 2-0 ام خسران بو ما كر تعادل 2-2 وشو جزاءاتها خدت عالم وفقان وما بطولة آیا حسین گل ناوندا قاده دلیزه بکیف خوشیه کمزن رولا لیستگوان کرد سرکفتنا تیما سوریه دی شامپیونا روش آوای آسیای ده بشراس دکه. ما بطولة آني مسرخو تعبين ما هفدو شجعان بارمني نهائي بلبناني ربو صراحة إنه خسران بون 2-0 شوطي أول شوطي دوام ما هفدو شجعان بيان عطو جولي تعادل آني كردي أو جيش طلع رانة وميديا حسين جيش قامش لوي ضرب الجزاءات صداندن وأما بطولة آني وكلكي كيف ما هات ومقلكي باصدين إنه أف صعوباتي ما وفتعبا ما قش بدروانه شو ما بطولة آني ما تشكي قلكي باشكر. د فوتبولا جنان ده لیستگوان کرد و تیمن باجاران دا آستا هری بلنده تین دیتن. پشتی سالن دریج ین پاش گو خستنه د سردما رژیما بعض ده کرد هیوی دکن گو او بکاربن د سوریانو ده ببن هفکارن چالاک جورزیش دست پی بکن و بگهیجن ریزن هری بلند لسوریه. ایوان حسیب دنگ امریکا قامشلو. مووسڵ سەرەڕای ئەوەی گەورەترین بازاڕی ماسی لە عێراقدا هەیە بەڵام ڕوبەڕووی قەدەخەکردنی ڕاوماسیە لە ڕووباری دیجلە بەڵام بەلەم سازە کۆنەکانی ناوچەکە بەردەوامن لە دروستکردنی بەلەمی ڕاوکردنی ماسی و بەلەمەکانیان هەناردە دەکەن بۆ ئەو ناوچانەی عێراق کە هێشتا ڕێگە بە ڕاوکردنی ماسی دەدرێتیدا. پێکەوە راپۆرتێکی دیار جەماڵ لەم بارەیە دەبینین. لە نێو دوکانێکی بچووکی وێرانی دەستی داعش لە مووسڵ سەرقاڵی دروستکردنی بەلەمە بۆ ماسیگرەکان. هەر وڵاتێک بۆ گوزەرە تێپەڕ بێت یەکسەر گوێی لە چەکوشە و دەزانێت کە بەسام سەرقاڵی دروستکردنی بەلەمە. ئەم پیشەی وەک میراتێک لە باو باپیرانەوە بۆ ماوەتەوە بەڵام لە دوای نەمانی داعش لە ساڵی 2017 بە گوتەی خۆی خواستی ناوخۆی مووسڵ بۆ کڕینی بەلەمەکانی کەمی کردووە. ئەویش بەهۆی ڕێگری هێزە ئەمنیەکان لە ڕاوکردنی ماسیە لە سوندەکەدا. ئەم بەلەمانە دەیان ماسیگر بەکاریان دێنن. ماسیگرەکان لە دەریاچەکان و لە هەموو شوێنێکەوە دێن. هەتاکو لە کەرکووک، ئاڵتون کۆپری، دبس و ناوچەکانی سەلاحەدین و شەرگاتیشەوە. واتە زۆرینەی ماسیگرەکان ئەم جۆرە بەلەمانە بەکاردێنن. ئەم بەلەمانە لە مێژە لەم ناوچەیە لە مەیدان دروست دەکرێن. ئێمەش پشتا و پشتونەوە دوایەوە ئەم پیشەیە وەردەگرین. ئەم بازاڕەیەکێکە لە گەورەترین بازاری کڕین و فرۆشتن بە ماسی. کەچی هیچ جۆرێک لە جۆرەکانی ماسی هی ناوخۆی مووسڵ نییە و سەرجەمیان هاور دەکراون. هەموو جۆرەکانی ماسی بەکاڵی و برژاوی لە نێو بازارەکەدا کڕیاری. ئەبوو هەشام ڕۆژانە سەدان کیلۆ ماسی دەخاتە نێو ڕۆن و بە سوورکراوی بە موشتەرەکانی دەفرۆشێت. چونکە خواردنی ماسی لای هاوڵاتیانی شارەکە خۆشترین خواردنە. وەکت منە عەسە خاڵۆ. مامەگیان ئێستا قەدەغی ڕاوکردنە ئەمە لەلایەک لەلایەکی تریشەوە بەهۆی تەزووی کارەبا و ڕێگری دەکرێت. دەزانیت ڕاوکردن بە کارەبا چه زیانێک دەگەێنێت. ماسی بچووک و ماسی ورد و هێلکەی ماسی و هەموو شتێک دەکوژێت و لە ناوی دەبات. هەر بۆیە لەبەر ئەم ڕاوکردنە بە کارەبا هاتن و ڕاوکردنیان لەم شوێنە ئێرە بازاری کۆ تاکە ئەو ماسیانەی لە پارێزگەکانی ترەوە دەهێنرێنە ئەم ناوچەیە و بە کۆمەڵ دەفرۆشرێن یان هەندێک جار لە دەروی وڵاتیشەوە ئاوردەیان دەکەین. مخارج القطر لە نێوان دروستکردنی بەلەم لەسەر کەلاوەکانی شەڕ و فرۆشتنی ماسی هاوردەکراو لە بازارەکاندا. مووسڵ چیرۆکی خەباتێک دەگێڕێتەوە بۆ بەردەوامی ژیان. شارێک کە هێشتاش بە هیوای ڕۆژێک کە ڕووبارەکەی ئازاد بێت و بەرەبوومی دەستڕەنجی خۆی بخاتە سەر خوانەکان.
بەڵام ترسی هێز ئەمنیەکان لە دووبارە تێکچوونەوەی دۆخی ئەمنی ڕاوی ئازادی ڕاگرتووە. پرسیارێکی بێوەڵام مێشکی هاوڵاتیانی ئەم شارەی داگیر کردووە لەوەی کە بۆچی ڕێگە نادرێت ڕاوچیەکان لەسەر ڕووباری دیجلە ڕاو بکەن. ئێمە پەیوەندیمان کرد بە هێز ئەمنیەکانەوە ئەوان باسییان لەوە کرد بەهۆی بارودۆخی ئەمنیە حاڵی حاضر ناتوانن ڕێگە بدەن بە هیچ کەس و ڕاوچیەک بۆ ئەوەی ڕاو بکات. دیار جەمال دەنگی ئەمریکا، مووسڵ. لەگەل نەبوونە ناوەندێکە تایبەتش بۆ زارۆکن بە سندرومە داون لە هەڵەبجەیە هەنێک مالبات ڕاستی زەحمەتیان تێن ji بۆ پشتگیریە پێویست بۆ زارۆکên xwe. لێ مامۆستەیەک لە وی باژاری کۆ دایکا زارۆکێکی بە سندرومە داونە دەرسەکە هاوینێ لە ماڵە خۆ فەکریەدا کۆ ئالیکاریە زارۆکên بڤێ نەخۆشیە بکە. فەرحان هەورەمانی ئەڤ راپۆرت ئامادەکردیە. ئانیاسۆران منداڵێکی توش بووە بە کۆنیشانەی داون لە قوتابخانەشدا بڕاوە. لەبەرەوەی لە هەڵەبجە سەنتەرێکی تایبەت بە ڕاهێنانی ئەم منداڵانە نییە، بە ناچاری لەگەڵ باوکی ڕووی لە خولێکی هاوینە کردووە کە لە ناو ماڵێکدا کراوەتەوە. لە پارەوە لە مەکتەب دەرمان کردووە دەرمێناوەتە بەبەنی ئەوە کە مەجالم نییە لە بۆنی دەوامشتمەوە. مامۆساکە وتی مدیرەکە وتی بێ 5 دەت لە قوتابخانە بیت لەگەڵ یابیت ئەوەی ڕاستی بێ منیش بۆم نەکرا ئیتر هێنام و ماڵەوەی سە لە ماڵەیە. شادان مامۆستایە و لە یەکێک لە قوتابخانەکانی هەڵەبجە وانە دەڵێتەوە دایکی منداڵێکی کۆنیشانەی داونە. ئەو بە ئامانجی تێکەڵکردنی منداڵەکەی لەگەڵ منداڵانی دیکەی ئاسایی خولێکی ژینگەی و پەروەردەیی لە ناو ماڵەکەی خۆیدا بۆ منداڵانی گەڕەکەکە کردووەتەوە. مناڵەکەم تەوان ئەوە سروشتی مناڵانی داون سیدروم وایە ئەبێت یەکەڵی خەڵکیان بکەیت. یعنی ئەوە زۆر گرنگە تەنانەت وەکو نان و ئاو گرنگە بۆ مناڵانی خاوەن پێداویست خاوەن بڵێن ئەوانی کە داوان سیدرومن کۆمەڵایەتی بوون زۆر گرنگە بۆ ئەوان لەبەرەوە زۆربەی جار کە ناوەکانیان نەخوێنمەوە ئەویش دانی شوێناوی مناڵەکانە خوێنێتەوە یان کتێبی چیرۆکەکەم لێ وەرەگرێ ئەڵبا منیش ئەوە بخوێنمەوە. تەنها سنتەرێک کە لە هەڵەبجە هەبێت سنتەری ئۆتیزمە کە لەلایەن سەرمایەدارێکەوە کراوەتەوە، بەڵام منداڵانی کۆنیشانەی داون وەرناگرێت. تا ئێستا ڕەزامەندی ڕسمی بۆکردنەوەی سنتەرێکی تایبەت بە منداڵانە لە هەڵەبجە نەدراوە. ئەمە لە کاتێکدایە لە پارێزگاکانی دیکە هەیە. لە سلێمانی لە هەولێر لە دوهۆک لە شوێنەکانی کە پەیمانگاکان هەیە لەوێ خزمەتەکانیان وەرەگرن وەکو پەیمانگای پیشەیی، پەیمانگای نابیست، پەیمانگای هانا، پەیمانگای ئەو پەیمانگانەی کە پێویستەکە لەوێ هەیە. بەڵام بەداخەوە تا ئێستا لە سنووی بەڕێوەبەرایەتیەکە ئێمانە تاوەکو ئەم لەحزەیە کە قسە لەگەڵ جاناب تا ئەکەم دوای ئەوەی چەندین جار داواکاریمان کرد تا ئێستا بەڕێوەبەرایەتی کەمەندامان و ئەو سێکتەرانی کە پێویستە بە بەڕێوەبەرایەتی کەمەندامان لە سنووری بەڕێوەبەرایەتیەکە ئێمە کاران نییە. سەرپەرشتارێکی پەروەردەی تایبەت ئاماژە بەوە دەکات کە لە ساڵانی ڕابردوودا و باوکاری ڕێکخراوە بیانیەکان قولی هاوینەی هاوبەشیان بۆ منداڵان کردووەتەوە، بەڵام ئەمساڵ بەهۆی نەبوونی پشتیوانیەوە هیچ قولەیەک نەکراوەتەوە. خۆی ئەوانەی کە دا ببڕێن چکە بەڕاستی و تۆ مناڵێکی خاوەن پێداویستی تایبەت ئەبێ شتەکان ڕۆژانە بۆی دووبارە بکەیتەوە کەن دووبارەی نەکەیتەوە یەنەوە خاڵی سفر. ئەمە هەمویان نا زۆربەی زۆریان لەوانەیە لە سا 6 لە سا 7 بڕۆنەوە سەر خاڵی سفر. ینی بۆ مامۆستاکان بۆ ئەو ستافەی کە هەیە زۆر ناڕەحەتە تا دیسان دەست پێکاتەوە. ڕێکخراوی کەمەندامانی هەڵەبجە سەرجەم پێداویستەکانی خولەکەی دابین کرد. لە 4 ڕۆژی ڕاهێنانەکەیاندا 2 مامۆستایان ئامادە دەبن. نەبوونی هیچ سنتەرێکی تروای کردووە خێزانەکان بەردەوام منداڵەکانیان بهێنە ئەم خولە، بەڵام بەهۆی نەبوونی پشتیوانی داراییەوە نەتوانراوە شوێنێکی تایبەت لە دەرەوەی ماڵ بۆ ئەم خوێنکارانە دابین بکرێت. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە. لە شارە جۆربەجۆرەکانی ئەمریکا ساڵانە یەکەم سێشەمەی مانگی هەشت بە ناوی شەوی نیشتمانی هاوپشتی مەراسمێک بەڕێوە دەچێت بۆنە یەکە ئامانجی بەهێزکردنی پەیوەندی نێوان هاوڵاتیان و پۆلیس و دەستگاکانی فریاگوزاریە. لەم بۆنەیەدا جەوێک بۆ گفتوگۆکردن و ئاشنابوون لەگەڵ یەکتری دەڕەخسێ. با پێکەوە راپۆرتێکی هاوکارم بیتا مشایخی لەم بارەیەوە ببینین. دیگەرماهیە ئێوارە هاوینێدا gelek kes li hev dicivin da ku civakeke bihêztir ava bikin. Dema ku havîn hêdî hêdî ber bi dawiyê vediçe, polîsên li Amerîkayê di sêşema yekema meha Tebaxê de çalakiyên civakî bêk dînin.
داکو مروفان بینن جمهف دمی به حفرا در باس بکن و تیکلین بهیز بکن. لآرلینگتون ویرجینیای کل تانشت واشنگتون پایتخت جیران مالبات و حوال جبو پیروز کرنا شفدری نیشتیمانی تین جمهف. به دنگی موزیک لیستیکا زاروکان و مروفان کو به کیف خوارن خواد خوارن اتمسفیرا چالاکی گرم بو. سازی جداین اولکاری جبشداری وی برنامه بون. داکل سر خباتین خواه آگاهی بدن و حرامامه اولاتر بکن. کیلی هاگابوم کل ویرجینیای وکی بر پرسیار راگاهاندنا اولکاریا گیشتی دخابته گرینگیا وی چالاکی آنی زمان و دست نشان کر کو اویک دکاره ببه آلیکار جبو کم کرنا رودان نخواستی ناوا جواکه. شفداریان اجتماعی چالاکیه که اولکاریا سرانسری ولاتیه که گرینگی دده جواکی لهمی جیهان نمازل آرلنتن. دوی چالاکیه دا و پولیسن همی پشکان هنه. اوریه که باشه بودان استاندنه و گریدان جواکی موه تایبت کنه ها دم لور همجی لسرانسری جیهانه گرجی هنه. اف برنامه فرسنده که ده دمه که ام پیوندین خواه درست بکین و بحثا خزمت خواه بکین و وی رنگی گرنگی خزمت خواه نشان بدین دیدنا همی کسان جیلویره گلک خوشه. لورا کنتولا کو دایکه باورت که کو اف برنامه آلیکاریا زارو کند که دا کو رولا پولیسانا دناف جواکا مدا چی ترفن بکن. مالباتا ما هر سال تبلی شفدریان اجتماعی دبه. جارنان ام دچن زیده تری برنامه که جبر کو ام شانس دارن کو دتا خامدا چند برنامه هنه. ایشف ام دچن دو برنامه‌یان بتایبتی جبو زارو کان خوشه کو دبینن هر کس به هفرا دناف پیوندی دانه و به پولیسان را هفکاری آوا دکن دناف مالباتا مداجی پولیس هنه و از هر دم دخوازم کو زارو کن من پولیسان وکی دوستین ما ببینن وکی مروفین کو ام به هفرا دخبتن دا کو تاخا خواه او لبهیلین جبور رو نجوان مینا اندریا راس افجرا یکمه کو او تبلی وی برنامه دبن. من تازه بیس کو اف برنامه هیه کری من نورد چه مکتبه من دید کو بکیفه و از جوی جواکه حزدکم من بریاردا کو اجیبم. شفدری اجتماعی بردوام تکه کو تیکلیه که دنافبر خلکی حرمه و پولیسن کو وند پاریزنده چی بکه و نشان داده کو دما هر دو آلی به هفرابن جواک هین به هستر دبه. تیمەکانی مین هەڵگر لە گوندەکانی نێوان سەرەکانی و تەڵتەمەر کار دەکەن بۆ پاکردنەوەی ئەو تەقەمەنی و مینانەی کە لە شەڕدا بەجێماون ئەم ئۆپراسیۆنە یارمەتی دەربووە بۆ گەڕانەوەی بەشێک لە خێزانە ئاوارەبووەکان بۆ سەر ماڵ و حاڵی خۆیان بەڵام شارەزایان دەڵێن ڕەنگە ساڵانێکی زۆر بخایەنێ تا ئەو ناوچانە بە تەواوی پاک بکرێنەوە ئەمجد کۆردۆ لەم راپۆرتەدا زانیاری زیاترتان پێشکەش دەکات. پشتی گوگوندی وی جماینان هاتا پاقشکرن صالح البرهو تاوی هفجین و 5 زاروک خواه و گریا گوندین خواه صالح کش سال 2019 و اجبر پفچونان کوچبر ببو و دبستانه که باجار حسکه ده دجیا ایرو کیف خوشه کوفگریای سرمال و ملک خواه نزحنا بال 2019 امجی سال 2019 و جبر پفچونان کوچبر بون ایرو 5 روزن پشتی گوگوند جماعیان پاکش کرن ام وگریان و همچو خدیره مالی ما خرابونه لینها ام پیوستی پشتگیریه داغو ام پیکار بین جیانا خواه جنوبا آوا بکن دعم مادی لهالشعب لگوند الکیف و ناوندا پاقشکرنا ماینا د سکتورا روجهلات ده کار و خباتین تیمان بردوامن اف ناوندا کو سرپرشتیا سیر اخستن ناودولتی و هریمی دکه دیار دکه کو تیم لسر سی آلیان بر بسریکانیه و دخبتن ج آلیه زرگان تلتمر اوریا امفوری و لیروبریا ناونده تکز دکه کو شرط و مرج هیج نبونه برسو بو وگرا گشتی و خبات پیوستی بدمک دریج هیا وقال لك هيزن صار عرضي الوداري هابون قال لك بويرين لشكري الوداري قومون سروي اساسي جي متقارن بيجنا تاني ماين برماهي انشار جور بجور الوداري هنا فقراندري كوچ براد في وقت طنق دا راستيجي ام وك ناوند ماينا ام دبينن يعني نا وقتي ويا ام تقارن هنا كي باجلين نجبو ام جي قاربن كاري خبكن ام وشركاء ما يلسر عرضي كار دكن تفی وان هشیاریان
کۆمیتەیە کۆچبەرên سەرێکانیە ئامادەکاریان ناوێن 605 ماڵباتی کریە دا کودداوی ئاوێ هەفتەیەدا vەگەرن. دبەرسڤە پرسیارên li ser ewlehiya riyan de komîte diyar dike ku hemahengiya rasterast bi hêzên esayîşê re heye da ku ewlehiya riya menacîr تلحلف حتى سريكانية ورا باراستن. أنا ما تنسيقك مي مباشر بهزن أو لكاريا هنديرنا حسكي رهية أوان جبو باراستنا خلك مي كوجبر دما وجرن باجار سريكاني بقشتي دانا سرملي خواهم دريا وعنده يعني أوريا كتيرة بتشن ويدهرنا مناجير وج مناجير درباسي تلحلف ببنا وش الحلف يجي هناك بش ودرباسي تاخن سريكانية ببنا في رنجهانه حطان هالجوري هزن أو لكاريا هنديرين ر عم بيج أوريا كتيرة كوجبر وجرن بتمامي هاتيا باقش كنا جماعينا. دناوبرا پشتڕاستکردنا هێزن ئەساییشێ و راپۆرتên تیمên تەکنیکی de مەترسیya mayînan de vekirî dimîne. Bi hazirkirina navên derbederên serêkaniyê ji bo vegerê hîn jî paqijkirina hawîrdora bajar ji mayînan berdewam e. Lê li gorî tîmên paqijkirina mayînan ew hewcedarin bi salan da ku vê deverê pak bikin. Emced Kurdo, dengê Amerîka, gundewarê serêkaniyê. بله پاخشکردنا ماینان جی لسرکانیه و گندوارن و یک جوان شرطن درکفتنا 29 کانون دناوبرا هیزن سوریا دموکراتیک و حکومت دمکی شامه ده بو کو او نقاش هر بردوام دکن لسر آستی لشکری و جواکی جی دوی چارچوه ده فرماندار هێگشتیە هێزە سووریا دموکراتیک مەزلوم عەبدی و ئلهام ئەحمەد هەفسەرۆکە دەستەیە پەیوەندیان دەرڤە یا ڕێڤەبەریا خۆسەر سەردانە شامێکردن و لەگەل سەرۆکی دەمکی ئەحمەد الشەرع و وەزیرێ دەرڤە یە سووری ئەسعەد شێبانی کۆم بوو ji bo bêtir em li ser vêyekê rawestin niha peyamnêrê me Emced Kurdo ji Qamişlomerê. Emced çi agahiyên derbarê vê civîna roja sêşemê di navbera Aliyê Kurdî û Şamê de çêbûn؟ بله سروان دمات باش به براسی اف جوینا دور هات دارخستن لشامه نابرا ام بیجن جنرال مظلوم عبده و الهام احمد هروها سروک حکومت دمکی احمد الشرع و شیبانی تید شبوب تمام کرنا پروسه انتگراسیونا کو یک جخال هف پیمانا 29 چله بود نابرا هر دو آلیاده هروها اف سردانات پشتی روژه که سردانا سروک هریما کردستانی نیچروان برزانی شبو شامه کو پیشوازیه که گرم ج سروک سوریه و هات نشاندان و چما هر دو سردان تین گریدان به هفج برکو براستی حرتم دهات ناسکرن رولا هریما کردستانی د آرامیا کردین سوری ام بیجن مسوگرکرنا مافین کردین سوری و ام بیجن حتی دما داوی ده ام بیجن ایریشن دما داوی لسر روج آوا یک ام بیجن کسین سرکت راوستاندنا وان ایریشان و بریکرتنا پیمانا 29 چلا او بو نیچروان برزانی بله پروسه انتگراسیون ایرو تیگوتن گزیده تر جه هفته صدی جه هاتیه بجی آنین کوسیلی واین حسده دناوا ارتشا سوریه ده جه خوگرتنه هروها قالك بربرسن حسده بوستن جران د وزارة بروانية دقرتنا و الجوري فان خالن ام دبينن كو حردو عليجي برجاية كبلاز خوازن بقينا سري بله امجد كردو پیامنر لروجاوا سپاس بۆ زانیاریەکانت ئەمجد. بله بفراو او جی یک خالین بردوامن دماغ و افری کفتنا 29 کانونی یا وی سال پیک هات حتی نها گلک جاران بلکی سه جارن کو فرماندار گشتی هیز سوریا دموکراتیک مظلوم عبدی لگل شاندا کردی لگل آلیه شامی سروک کاتی احمد الشرع و شاندین سوریه بگشتی کومبونه بشکن جور لگور کار بدست سوری بیجن بفراو او پروسیسا انتگراسیون هیز سوریا دموکراتیک و دورن روجاوال ناف سوریه حتی نها بیتری 6 صدی تواو بویه هستا 40 صدی مایه مثلا تکنیکینه مثلا هندك يجريداي مثلا دوسيا پرورده كالغنوتيكاني شروها رادسكني وهدي هدينها اوجي چاره سر دبه بله سیروان بینرا گشتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆش و بینەرانی عزیز ئەمڕۆ چوارشەممە چواردەی گەلاوێژی 2726 کوردی تا بەرنامەیەکی تر ماڵەوە و
هەرشاد و بەختەوەر بن. بمین بخێر و خۆشیێدا.